من ناوم نیاد ودان ئەحمەد دانیشتووی شاری کەرکووکم خەڵکی گەڕەکی ڕەحیماوم موالیدم 1991 ئەمە لە بیدایەتەکانی 90ەکانەوە دوکانی ساردەمەنیمان هەیە لە باوکمانەوە بۆمان ماوەتەوە تا ئێساکانە بەردەوامین ئەوە بۆ نێزگەی 2 ساڵە بێ دەستم کردوتە فرۆشتنی پاقلە کوڵاومانەیە و سورۆکراوشمانەیە ئامادەکردنی پاقلەشە پاقلەی وشکە ئەیەنین ئەیخوسێنین و ئەیشۆرینەوە و 24 کاتژمێر ئەیخوسێنین دوای ئەوەی خینە سەر ئاگرخۆی لەگەڵا تێکە دەکەین ئاکوڵێ ئەو کاتەکە کوڵە ئامادە بۆ هێنینە دەرەوە تر هەیە حەزی بە سورۆکردنە هەیە حەزی بە کوڵاوە ئەمە مشتری تایبەتی خۆشمانەیە هەیە حەزی لێ بە تەخمیرەوە بۆی بکەین هەیە حەزی لێ بێ تەخمیر بۆی بکەین تەخمیرەکانشمان جیاوازە لەگەڵەوانی بازاڕایە ئەمە تەخمیر تایبەت بە خۆمانەیە کە پێگاتووە لە کاریە سوماقە لمونزیە پونگەیە پابریکا کە پێوترێ کەچەبی وشکراوە ئاوی لیمۆیە ڕووبەهەنارە سیرە ئەلەم شتانە پێک دێ تەخمیری تایبەت بە خۆمانە پێشکەش بە فرۆشیاران یەکەین و ئەوانش لێمانی وەرەگەن مشتریمانەیە حەزی لێ زیاد بۆی ببرژێنین مشتریمانەیە حەزی لێ کەم بۆی ببرژێنین تەخمیری زیاتر بێ مزر بێ هەیە حەزی لێ سوماق و لمونزیەکەی زیاتر بۆ پێوەکەین ترش بێ حەزی لێ تفت بێ ترش نەبێت تفت بێ مشتریشی وامانەیە حەزی لێ بەس بە سادەیی بووی بکەین تۆزە بیبەرەکەین بەسەریا بووی و خەڵاس سوڕایە ئەم پاقلەیەکەوە ئێستاش ئامادەم کرد پێشکەشەکەم بۆ ئێوە وەک ستافی کەناڵی کەرکووک